بەڵێ دێمەوە خزمەتی بەڕێزت کاک فەریدون سەبارەت بە 6 شەو ڕۆژ بەرخودان لەگەڵ ئەرتەشێکی زەبەلا چی دەیە هۆکاری ئەم سەرکەوتنە چییە ینی زۆر چاواشەکاری کرا لە ڕاگەاندنەکانی ڕژێمی تورکەوە دەیانوت گەشتونەتە نزیکی ناوەندە سەرەکیەکانی ئەوانەی کە لە ئەفرینن بە تایبەتی وەکو بلبلێ و ڕاجۆ و جەندری سۆمانە بەڵام دەرکەوت ئەمانە هەموو چاواشەکاری بوون ینی لە ڕاستی داوان نەهاتوونەتە پێشەوە تا ئێستا تا ئەم ساتێک ئێمە پێکەوە قسە دەکەین تەنها شکست بەشیان بوو خۆی لە سەدەی 20 و 100 ساڵی ڕابردوودا جیهان وڵاتانی جیهان ڕوبەڕووی چێشمەچێش و جەنگێکی ناوخۆ بوونەتەوە و چەندین نەتەوە جودا بوونەتەوە لەم نێوەندەدا نەتەوەی کوردیش یەکێکە لەو نەتەوانەی کە هەر نەتەوەیەک خاوەنی ئاین بێ زبانی خۆی بێ و خاوەنی کولتوری خۆی بێ واتە خاکیشی هەیە نەتەوەی کورد یەکێکە لەو نەتەوانەی کە پتر لە 100 ساڵە تێکۆشانەکە کوشتاری داوە بە ڕێژەیەکی زۆر بەڵام نەیهێشتووە لە خاکەکەی کەم بێتەوە لە کولتورەکەی کەم بێتەوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو بوێریی کە ئێستا بۆتە هۆکار کە جەناب دەفەرمووی بوێری و ئازایەتی ئەوان لە جیاوازیەکی ئەوتۆی هەیە لەگەڵ نەتەوەکانی تر بێگومان و ئێش و ئازاری ڕابردوومان کە لە بیر ناکرێ کە ژێردەسە بووین لەگەڵ وڵاتانی جیهان و بە تایبەتی نزیکترینیان کارەساتی کوبانەیە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە جارێکە نەبینەوە ژێردەستە چکێکم ئێمە لە ناوچەیەکداین ژێردەستە بووین ئەم وڵاتانەی کە ئێسا لە ناوەڕاست هەن لە ناوڕاستی ئاسیا هەنەوانە خۆیان ژێردەستەی ئیمپراتۆرەکان بوون لە ڕابردووە و ئەوانش بێگومان ئێش و ئازاریان بینیوە و ناشیانەوێ هێندە بە ئاسانی ئەو خاکە لە دەست بن بەڵکو وەکو ئێستای پلانی ئەردۆغان هەوڵی سەرکوتکردن و کەمکردنەوە لە ئەو بوێری و ئازایەتی کورد دەدات کە دەیەوێت کەمی کاتەوە بەڵام قەبارەی کورد کەم نابێتەوە و ئەفرین نابێتەوە بە کوبانێ و ئەفرین سەر دەکەوێت بێگومان ئەگەر هاوپەیمانانیشمان لە پشت نەبێ شەرەڤانان دەتوانن لە کوبانێ ڕوبەڕووی ئەو 22,000 سەربازە بێتەوە کە هێنراوەتە سەرسوون هەرچە لە چوار دەوریشی گەمارۆ درراوە نەتەوەی کورد هەمیشە بەداخەوە زۆر پەرت بووە لە زۆر ڕوانگەوە نەیانتوانیوە بە ئامانجەکانی خۆیان بکەن هەندێک هەڵە هەبووە لە نێوەندا بەڵام بەو هیوایی کە بتوانن دەرز وەربگرن لە شەرەڤانان دەرز وەربگرن لە ڕۆژئاوا دەرز وەربگرن لەو خەبات و تێکۆشانی کە ئێستا لە ڕۆژئاوا ئەنجامەدرێ ئەمە پەیامێکە بۆ باشوور پەیامێکە بۆ تەواوی نەتەوەی کورد کە بتوانن یەکدەنگ بن یەکڕەنگ بن کار بکەن بۆ ڕوخاندنی سنوورە دەستکردەکان ئەوەی کە ئێستا پارتی کرێکارانی کوردستان ئەنجامیەدا ئەوەی کە یەپەکە و یەپەژە و بە کۆی گشتی ڕۆژاوە باکوور بەڕاستی کاری لەسەرەکە ڕوخاندنی سنوورە دەستکردەکانە و ئێمەش دەبێت هاودەنگ و هاوڕەنگیان بێن دەبێت پشتیوانیان بکەین دەبێت بە هەر شێوەیەک بێ خۆمان بگەین ناو جێگایانە من لە ڕاستیە بە بوێریان نەزانم و دڵنیاشم لەوەی کە سەرکەوتن بەدەستێن بەڵێ سەبارەت بەڵێستی ڕژێمی تورکیا کە بەو هەموو چەک و تفاق و تەقەمەنی لە ئاسمان و زەویەوە بەکار دێنێ وەکو دەڵێن دەرەقەتی شەڕوانان نایە بەڵام لە بەرامبەردا هاوڵاتیانی مەدەنی ژن و منداڵ پیر و پەکەوتە بە ساڵاچ و گوندنشینان دەکاتە ئامانج مرۆڤ ئەم هەڵوێستەی ڕژێمی تورک چۆن هەڵدەسەنگێنێ بێگومان جەنگی تورکیا لەگەڵ کوردانی ڕۆژئاوا ئەمە جگە لە بیان و هیچ شتێکی تر نییە کە ئەیکا بە ئەوروپا وڵاتی تورکیا لەگەڵ وڵاتانی ئەوروپا بە تایبەتی ئەڵمانیا ترازاندنێک هەیە لە ڕوانگەی سیاسی لە ڕوانگەی ئابووری سەقامگیرە وەکو خۆیەتی بەڵام لە ڕوانگەی سیاسی پەیوەندیەکان لاواز بووە و بەم هێرشانش بۆ سەر ئەفرین پەیوەندیەکانی ئەمریکاش ئاڵۆزەکە و لە ئەنجامیش تا پاشگەزبوونەوەیە بێ هەڵبەت ئەوەی کە ئەمڕۆ بیندراوە یا لە 2 ڕۆژی ڕابردووە بیندراوە لە ڕۆژنامەکانی ئەڵمانیایە بڵاو کراوەتەوە کە ئەڵمانیا ناڕزایی دەربڕیوەوە فشاری ئەو خۆپشاندانانە بووە لەسەر ئاسی ئەڵمانیا و ئەوروپا کە ئەنجام دراوە بۆتە فشارێک بۆ ئەڵمانیا داوا ئەکا کە دەینە سەر ئەوە بە فراوانی باسی لەسەرەکەین زیاتر مەبەستم
لایەنی سڤیل بوو مەدەنی ینی پێ دوای ئەمەش بۆ گوشارە بۆ سەر وڵاتانی ئەوروپا پەلامەردانی خەڵکی سڤیل بێگومان ئەمەش بۆ هەمان هەدەفە بەڵام تورکیا محاڵە بتوانێت کە ئەو تاوانە ئەنجامبا لەبەرەوەی ئەو تاوانە هیچی کەم نییە لەگەڵ هەڵەبجەیە هیچی کەم نییە لەگەڵ ئەنفالە هیچی کەم نییە لەگەڵ هەموو ئەو تاوانانەی کە دش بە نەتەوەی کورد کراوە و ئەمەش دەبێتە کەیسێک لە ئاستی جینۆسایدکردنی گەلی کورد و وڵاتی تورکیا دەبێتە یەکێک لە بە گەورەترین دیکتاتۆرەکانی سەر ئاستی جیهانە ژمار دەکرێت لە داهاتووە و خەڵکی سڤیل ناکرێت بێتە ئاماژ لەبەرەوەی هەموو جیهان تەواوی جیهان ڕوبەڕووی ئەو ئاسی مرۆڤی بەڵامەوەی تا ئێستا بینرێت ینی هەڵوێستێکی شەرمنانەیە هۆکاری ئەمە چییە؟ هۆکاری ئەوە بە بڕوای من ئەوەیە بە تایبەتی ئەوروپا هەڵوێستێکی ئەوتۆی نییە ئەویش دەگەڕێتەوە بۆ هۆکارێکی زۆر گرنگ ئەویش ئەوەیە کە وڵاتی تورکیا ئەو دەواازەیە بکاتەوە بەڕووی پەنابەراندا وڵاتی ئەڵمانیا یا ئەوروپا بە لێشاو خەڵکێکی زۆر ڕوئەکاتی ئێرە و ئەمەش ناتوانن فشار بخەنە سەر تورکیا بەم هۆکارە لەبەرەوەی وەڵامی تورکیا سزای ئەوروپا بەم شێوەیە ئادا چەندین جار ئەم کاری ئەنجام داوە و لە ڕابردووە هەرچەنە نەبینجا لە مێدیەکانەوە بەڵام چەندین جار نوێنەر پەیوەندی کراوە لەسەرەوەی کە دەواازەکان دابخە لە ساڵی 2015 هەتاوەکو کۆتایی ساڵی پێشوو 1,370,000 پەنابەر ڕووی کردێتە وڵاتی ئەڵمانیا ئەمە بۆتە فشارێکی ئابووری لەسەر وڵاتی ئەڵمانیا بەڵام وڵاتی ئەڵمانیا هەڵبەت لەسەر ئاسی دیموکراسی لەسەر ئەو پەیامەی ساڵی 58 وەکو یاسایەک لە دوای جەنگی جیهانی دووەم لە بەرنامەیە بووە وەرگرتن پەنابەران وەردەگرێ بەڵام ئەگەر هەیە ئەمەش فشاری ئەوروپا بۆ سەر تورکیا بگەڕێتەوە بۆ ئەو زۆر باشە هەڵبەتە لە ئێستەوە هاوسەرۆکاتی کۆنسەی بەڕێوەبەری کۆمەڵجباکێن کوردستان کەجەکە ئەو بەرخودانەی کە 6 ڕۆژە لە ئەفرین دەکرێت بە سەرکەوتوو بەناودەکە وەکو بەرخودانی مرۆڤایەتیش هەر لە ئێستەوە پیرۆزی دەکانی یەکلایی کردوێتەوە بە سەرکەوتنی دەزانێت